گوزەرانم هەر نییە. خانشینانی هێزەکانی هەفتەی پێشمەرگە گربوونەتەوە لە بەردەمی ئەو بانقەیە کە موچەی مانگی حوتیان پێ نەدراوە تا ئێستا مەبەخسی خۆیان کە مقسم لەگەڵا کردوون. من بۆ زانێری زیاتر چمە لای خۆیان مامەجان سڵاوە لێ بێ. هۆکارەکە چێکە ئێوە لێرە گربوونەتەوە؟ مکەوبنێتەوە معاشەکەمانەمە چاپ پێ ڕۆژەیە هەرێن و بارێن بەگرسایی وەڵە نییە بەیانی نەدووبان دووبان نەسێبانێت ئەس ئەوە ڕاوەستن نازانم سەبەبەکە چییە؟ هەمومان خۆ دەزانی کرێخان و گرانە خۆتان مشکلەمان لەسەر مشکلە هەر چاوەڕێ معاشەکەن هێزی هەفتە چاوەڕێ 10,000 کەسن ئەمە مشکلەکەی ئێمە بەس لە بەشی ئێمە. ئەمە هەموو مانگە دووبارە بێتەوە شێوازە؟ بە قورئان مانگی نێ بەخۆشەوە مەڵبەند دەزانێ هەموو داچ لێش هینی خۆمانەگەێنن لێش حسابەکەمانەگەێن. باشە منە بچوە لای مامەجان هیچ جەڵتە لێ میداوەمە بەس بۆ معاش باشە بەس بۆ معاژات توی جەنابێت؟ بەڵێ داواکاریەکان ئەم هەموو مانگێک بەو شێوازە دووبارە بێتەوە؟ ئەرە وەڵا هەموو مانگێ بەم شێوەیە دووبارە بێتەوە یاعیم جاری پێشوو دوو مانگیان بەیەکەوە یان ئەوە تاخیر بوو دوایەوە 72 ڕۆژەی سای وەرمان نەگرتووە. باشە پێتان نەڵێ هۆکارەکە چەکە تاخیرە بێت؟ وەڵی ئەوەی سەبەکە لای خۆیانە نیان خسوتە سەر دارایی ئەویش بە ئارەزی خۆی ئاواتی شێخزانە یاری پێەکە. دەستەکانە خۆش بێ چەند ڕۆژەی ئێرە موچە وەرنەگرتووە؟ بۆ 6 ڕۆژە. پێ بۆ 6 ڕۆژە. 6 ڕۆژە لە وڵات دێن ئاوە بۆ شێوەیە کەیبینی ئەوڕۆینەوە لە بەرگەرمای وەسینی و کەس نێرەمان پرسن. بەگشتی وەزعتان چۆنە مامەجان؟ ئەو حسابەمێ کەوتمە لەوێ ئەڵێم ئەم مەسوولانە هەمویان و ددی یەکێتین و ددی حیزبەکەمان ددی وڵاتەکەمانین ئێمە هەموو یەکێکمان لەم جەماعەتە ساحەب عایلین ئەگەر وا ئەکەنە ئێمە تەک بدەینە دوا و کە ڕەه نەدەین و حیزبەکانمان فەوتێت و دوا بکەێت و حیزبەکان دەستەکەوەنە هەر ئەوەنە زۆر سپاسانەکەم. باشە یەکشێت تۆ دۆخ و گوزەرانە چۆن ئەگەر موچە وەرنەگری؟ گوزەرانم هەر نییە من 7 کوڕ و 6 و 2 ژنم هەیە خۆشم کەوتم خەتەخانەی شۆرشە ئەمە 36 تەقەڵیا پێوە بۆ ئەیرە 7 کوڕە چوومەتە تاران ئەبێ دوای 3 مانگتر بچمەوە تاران بەچی بچم ئەگەر کەسوکارم تاش یارمەتیم نادەن قەومەکە یاری ئەندام یاریم نادەن ئیتر وەزعم چۆنە هێشتا بە 355 بە 355 قورئان ئەوە ساب ئەمە حاڵمانە نەماندانن.